بنەمای زانستی خۆراک یان خۆراکی تەندروست ئێستا لە هەموو جیهانە ئەوەیە کە باڵانس بێ، یعنی هەموو جۆرە پێکهاتی خۆراکەکانی تیابێ، یعنی کاتێک تۆ باشترین خۆراک کە ئێستا سەوزەیە، ئەگەر بە سەوزەش بڵین بە تەنیا سەوزە خواردنمان بێ باش نییە، لەبەرەوە بنەمای خواردنی تەندروست دواتە خواردنی هەمە چەشنە، هەموو ڕۆژێک یعنی هەوڵ بی خۆراکەکەت بگۆڕی جۆری خۆراکەکانی کە ئەی خۆی ئەمڕۆ لەگەڵ ڕۆژانی درا جیاواز بێ کە ئەڵێن خۆراکی تەندروست ئەبێ بخورێ و هەمە چەشنە بێ و هەمە جۆرە بێ باشتری ژوهایە کە خواردنەکانمان هەتا بتوانین هیچ شوێنی خۆمان بێ، یعنی خواردنەکان خۆماڵی بێ، خواردنی خۆماڵی بە دڵنیاییەوە بە تایبەتی ئێستا بەهارەکە شیر و سپیایی زۆری هەیە زۆر تەندروستترە وەک لەو خواردنانی کە لە دەرەوە بێن. خواردنی دەرەوەش ئەگەر بە کوالیتی کۆنتترۆڵا تێپەڕ بکرێ و فەحز بکرێ بە باشی بزانرێ یعنی لە مەزدەرێکی ڕاستەوە هاتووە ئەمانەش هەر باشن و سوودی تەندروستیمان پێ ئەگەێنن، بەڵام ئەگەر بێت و ئێمە مقارنەیە بکەین بە دڵنیایەوە خواردنی خۆماڵی زۆر باشترە لە خواردنی هاوردە. جستەی مرۆڤ جستەیەکی تاکە، یعنی کەس لە کەس ناچێ، لەبەرەوە من ناتوانم بەرنمەیەکدا بنێم بۆ کەسێک بڵێم ئەمە چەند خێزانێک لەسەری بڕوا یا چەند کەسێکی کە لە هەمان تەمەنا لەسەری بڕوا، لەبەرەوە ئێمە تەندروستی ئێمە جستەی ئێمە تەنانەت ڕۆژانە و حرەکاتی ئێمە، یعنی هەر من ئێستا ئەمڕۆم جیاوازە لەگەڵ ڕۆژێکی کە ئەمڕۆ زۆرتر ئیش بکەم، لەبەرەوە بەڵام ئەوەی کە تا ئێستا دانراوە بۆ هەموو کەسێک ڕێژەی ئەو کالۆریانەیە کە وەریەگرێکە وەکوتم لە چەوری 15 بۆ 35 هەروەها پرۆتین ئەتوانین تا 1 غرام یعنی 0.8 تا 1 غرام بۆ لە ژوەریگرین لە پرۆتینەکان کە ئەڵێن پرۆتین گۆشت و پاقلەمەنیەکان ئەگرێتەوە، هەروەها کاربۆیدراتەکان ئێمە لە 145ەوە هەتا 65 ئەتوانین ئەمە بۆ کەسی ئاسایی ئەڵێم ناکەسی نەخۆش، ئێمە چەند ڕێجیمێکی ترمان هەیە وەکو ڕێجیمی کیتۆ کە چەورێکی زۆری تایە، بەس ئێمە بۆ کەسانی ئاسایی ئەڵێن لە 45ەوە هەتا 65 ئەتوانێت کاربۆیدرات بەکاربێنرێ، بەڵام کاربۆیدرات چ کاربۆیدراتێک چۆن وتمان لە چەوریە جۆری هەڵبژاردننی هەیە، هەروەها بۆ کەسی ئاساییش هەڵبژاردننی هەیە. ئێستا ئەم نانی سپی، ئاردی سپی، ئەو شتە سپیەکانی کە بەکارهێنرێت تەنانەت ئیشی هەویرەکان ئەمانە هەمووی کاربۆیدرێتن، بەڵام کاربۆیدرێتێکی خراپ. ئێمە کە داوا لە خەڵکەکەین ئەوەی کە تەندروستی خۆی لامەبەستە کە نانی سپی و سەمونی سپی و تەنانەت زۆر خواردنی برنجی سپی و ئەمانە هەمووی کەم کاتەوە و لە جێگەی ئەوە ئەو دانەوێڵانە بەکاربێنێ کە بە توێکڵەکەوێتی، چونکە توێکڵەکە ڤیتامیناتەکەی تایە، یعنی ئەویش کاربۆیدراتە سپیەکەی هەرتیایە، بەڵام یعنی ڕیشاڵەکانیشی لەگەڵایە ڤیتامینەکانی لەگەڵایە. بۆ پرسیاری کە ئایا ڤیتامینات ئێمە لە خۆمانەوە وەریگرین، باشترە ئەگەر ئێمە خواردنی تەندروست وەربگرین، خواردنی باڵانس وەرگرین، هەموو جۆرە سەوزە و میوە و کاربۆیدراتی بە توێکڵەوە وەرگرین و پرۆتینەکان وەرگرین، بە دڵنیاییەوە ئێمە جەستەمان پێویستی بە هیچ جۆرە ڤیتامینێک نابێ جگە لە ڤیتامین دی، لەبەرەوەی ڤیتامین دی زۆر کەمە لە خۆراکەکانە، لە کاتێکا لە خواردنا ئەبێت کە ئەو حیوانە هەتاو لێ یابێ و گیای خواردبێ کە ئەویش هێشتا هەر کەمە. ئێمە دوو حەلمان هەیە بۆ ئەم کاتانە، حەلی یەکەممان چوونەبەر هەتاو بە پێی ڕێژەی سپێتی ئینسان، تقریبەن ئێستا وڵاتی خۆمان ئێمە زەردباوین، 20 دقەیەکمان بەسە، هەموو کەس ئەتوانێ بە باڵی یان ئەگەر شوێنەکە گونجاو بێ سکیان پشت بۆ ماوەی 20 دقە ئەتوانێ شتێک کڵاوێک کاتە سەری پشتیان یا هەر ناقۆڵەکانی یان قاچی هەتاو لی بۆ ماوەی 20 دقە ئەتوانرێ ڤیتامین دیەکەی وەرگێ. ئەگەر ئەمەی پێنەکرا بۆی نەگونجا ئەو کاتە بە ڤیتامینات هەیە لە سەیدەلیەکانە ئەتوانێ ڤیتامین دی بەکاربێنێ. شتێکی ترمان هەیە کە گرنگە ئۆمیگا-3ە. ئۆمیگا-3 لەبەرەوەی وڵاتی ئێمە ماسی و شتی دەریایی کەمە، ئۆمیگا-6یش زۆرە خۆین کە لە ڕۆنی گوڵەبەڕۆژە و گوڵەبەڕۆژە خۆی و گەنمەشامی و ئەمانەیە هەیە، لەبەرەوە ئێمە پێویستمان پێێتی باڵانسێکی کەی بۆ ڕابگرین لە ئۆمیگا-3، ئەویش لە ڕێگەی
وەرگرتنی هەندێک لە خۆراکەکان وەکو گوێز وەکو کەتان کە زۆر باشە ئێمە ڕۆژانە وەری بگرین هەروەها لە ڕێگەی ماسی دەریاییەوە ئەگەر گونجا بۆمان ئەگەر نەگونجا لە سەیدەلیەکانە هەیە بە تەنیا ئۆمیگا-3 هەندێک لە سەیدەلیەکان هەیە ئۆمیگا 3 و 6 و 9 هەیە ئێمە بەس بە تەنیا سیەکەی ئەبێ وەربگرین چونکە ئەوەی ئێمە نەقسمان هەیە لە سیەکەیەتی ئەگینا شەشەکەیمان زۆرە و لە چەرەساتەکانە و لە ڕۆن و زەیتەکانی ڕوەکیە بەردەستە بە پێی پسپۆڕێکی خۆم ئەزانم بەستنەوەی کەسێک بە هەندێک خۆراکەوە بەیانی هەستای ئەوە نەخرام ئەو شتە بخۆ بە دنیوەڕۆ ئەوە نەبخۆ ئەمە سیستمێکی زۆر خراپە ئەو خەڵکە جاری وا هەیە لە بیدایەتەوە گەرم و گوڕە ئەیەوێ زۆر کێشدا بەزێنێ خواردن ناخواخۆی لە هەموو خواردنێکە گرێتەوە چیەکە باش کێشیدا ئەبەزێ هەندێک جار ئاویشە ئەسڵان لە لەشیدا ئەبەزێ ئەم زەختە دوای ئەماوەیەک و جەستە یەک شتمانە شتێک ئەکا ئەگەر خواردنی لێ کەم بکەیتەوە ئەو عملیەیە کە لەش خۆراک ئەکا بە وزە پێڵێن میتابۆلیزمی جەستە لەش جاری وایە کە هەستەکە خواردن نییە ئەم میتابۆلیزمە دائەبەزێنێ بۆ خوارەوە دوایەوە ئەو کەسە ماوەیەک 2 هەفتە 3 هەفتە مانگێک ئەم ڕێجیمە ئەکا دوایی بێزارە بێ لی وازی لێ ئەهێنێ کە وازی لێهێنا جەستە میتابۆلیزمی دابەزانوە ئەمیش زۆرخۆریە کاتەوە لەبەرەوە لە ماوەی ئەو 2-3 مانگەیە لەوانەیە 4-5 کیلۆی دابەزان بێ بەڵام لەو کاتەی کە ئەگەڕێتەوە ئەو 4-5 کیلۆیە زۆر بە زیاتر سەریە خاتەوە لەبەرەوە هەندێک کەسەیەکە لە ڕێجیمە سەرکەوتوو نابێ خۆی هەموو وڵاتێک کە لە خواردن لە دەرەوە یەتە ناو وڵاتەکەیەوە مەفروضە شتێکمان هەیە پێڵێن کوالیتی کۆنتڕۆڵ بە کوالیتی کۆنتڕۆڵە تێپەڕ ببێ ئەم کوالیتی کۆنتڕۆڵە سەیری خواردنەکانەکەن لە ڕووی فیزیایی و لە ڕووی کیمیاویەوە بەڕاستی ئەوە زیاتر ئیشی کوالیتی کۆنتڕۆڵە زیاتر یعنی وەڵامی باشتریان لابێ کە چۆن سیاسەت و سیستمی خۆیان چۆنە بەڵام مەفروضە هەموو خواردنێک بەو کوالیتی کۆنتڕۆڵەیە تێپەڕ ببێ و ئەنجا بگاتە خەڵکی ئەگەر تەنانەت لە ناو وڵاتەکەشە یعنی لێرەشە ئەگەر هەندێک کەس هەیە کە خواردن ئامادە ئەکا مەوادێکی حافزەی زۆری تێئەکەن یان مەوادێک بۆ تام ئێستا بۆچی ئێمە زۆربەی دایکەکان گیریان خواردۆ بەوەی کە مناڵەکانیان نەڵێ زیاتر حەزی لە فاستفودە حەزی لە خواردنی ماڵەوە نییە بۆ لەبەرەوەی خواردنی فاستفودەکان مەوادی حافزە و مەوادی یعنی ئەوەی تامی خۆشتر ببێ و بەلەزەتتر بێ ئەمانە ئەکرێ بە خۆراکەکانەوە کە ئەمانە لە دواییە تەسیری زۆری بۆ گەشەی مناڵەکە هەیە بۆ گەشەی مێشکی هەیە بۆ ڕێخۆڵەکانی هەیە هەروەها وای لێ ئەکا کە فرەتامی یعنی کەسانێک کەشتی هەموو فرێتامێک بخۆن هەست یعنی تام لە هەموو خواردنێک وەرەگرن بەعکسەوە ئەوەی کە فێری خواردنی دەرەوە ئەبێ چیە کات ئەم جارە کە ئەو خوێیەکی زۆری تایە تامی زۆر تایە تامەکەی خۆشترە هەر بیکەرە ئاوە یعنی هەر یەکێک بێنە لەم تامانەی کە بیکەرە ئاوە سێرەکەی ئاوەکە تامی خۆشەکە مناڵەکە وا لێ ئەکا تەنانە گەورەکانیش وا لێ ئەکا ئیتر کە خواردنی ماڵەوە خوا خواردنی ماڵەوەی لەلا بێتام بێ بۆ ئەم تامە خۆشەی بۆ خواردنی دەرەوە ئەو نەتامی خۆشە نازانرێت کە ئەوانە ئەو ماوەدی حافیزانەی کە تێ ئەکرێ یان ئەو تامانە هەمویان دوجار بۆ جستەی ئێمە ناتەندروستە و یعنی خراپە بێ هەندێک خوی ناتەندروستی شەیە لە خۆمانە بە تایبەتی من لە کەسەکان ئەپرسم مەسەرەن زۆربەی کات ڕۆن ئەڵێ من تا برنج هەمومان نەزانین لە وڵاتی ئێمەیە برنج زۆرە خوێ زۆربەی کاتەکان ئێمە برنجە خۆین برنجەکاڵێ با ڕۆنەکەی جوان قرچێ داخی ئەەکەم دووکەڵە چێ بە ئاسمانە دوایی ئەیکوژێنمەوە ئەنجا ئاوی تێکەم دەتۆ ئەم ڕۆنەت سووتانووە کە ئەمە یەکی هۆکارێکە بۆ شێرپەنجە بەڕاستی شت سوورکردنەوە زۆرە لە وڵاتی ئێمەیە ئەمەش دیسان ڕۆنەکە ئەسووتێنرێ ئەسووتێ ئەنجا ئێستا لە کاتی ڕەمەزانە ناوساجی زۆرەکرێ ناوساجی ئەبینی ڕۆنەکەی ئەسووتێ و ئەنجا ئەمانە ئەم ڕۆن سووتاندنا کە دیسان زۆر تەسیری هەیە هەندێک خواردنەوەکان یعنی ئەوانەی کە ڕەنگی تێکراوە ڕەنگە دەستکردەکان خواردنی مناڵەکان ئەمانە هەمویان بە ڕژەیەک تەسیری هەیە بۆ دروستبوونی شێرپەنجە و بۆ
ناتەندروستی لە جەستەمانە. نسبەت ژەهراوی بوونەوە یەکێک لە هەرە گرنگەکان یەکەم جار خۆپارێزیەتی لێی وەکو چۆن باسم کرد ئەو خواردنانی کە لە دەرەوەیە کە دڵنیانی لە شوێنی منشەئی دروستکردنەکەی دڵنیانی ئەو خواردنانەی کە ڕەنگی تایە ئەوانەی کە مەوادی حافزەی تایە ئەمانە هەوڵ بدرێ نەخورێ بەکار نەهێنرێ. ئەوانەی تریشی کە تۆ پێی نازانی وەکو دیتۆکس کە بۆ لەش بەکارهێنرێ باشترین دیتۆکس سەوزەکانە. زەڵاتەیە ڤیتامین سی کە لە لیمۆ و نارنج و لالەنگی و ئەمانەیە هەمووی هەیە ئەتوانرێ بەکاربێنرێ کەواتە هەموو ڕۆژێک حتا لە ماڵەوە ئەتوانرێ یعنی خواردنەوەی ئاو زۆر بخورێتەوە. ئەتوانی مەسەلەن تۆ کە ئاوت داناوە پارچەیەک لیمۆی تێکەی ئەتوانی نەعنای تێ بکەی ئەتوانی ئەمانە بەکاربهێنرێ و ئەگینا خۆی شتێکمان نییە ئەوە بڵێ کە زەهەر خواردنێک زەهەر بکاتە دەرەوە و دیتۆکس بێ بەڵام ئێمە ئەتوانین بە یارمەتی سەوزە و ڤیتامینەکان بە تایبەتی ڤیتامین سی کە هەندێک لە ئەو شتانەی کە لە لەشمانە ئەو خواردنە نەخوازراوانی کە ئەچێتە جەستەمان هەندێک لە وەکو دیتۆکس بەکاربهێنرێ و فڕە بدرێتە دەرەوە بەڵام لە هەمووی باشتر تەنها خۆپارێزیەکەیە. پەیامی من وەک ژنێک وەک پسپۆڕێکی خۆراکیش داواکەم لە ژنان هەمیشە دوای تام نەکەوی. ئێمە تام ڕاستە خۆراک چێژی ژیانە بەڵام ئەگەر هەوڵ بین ئێمە هەموو شتێک بخۆین تەنانەت تام لە تاڵی ژوەرەگری کە شتێکی تاڵیش پێت دەڵێ من تامێکم تۆ کاتێکە کە شتێکی ترە خۆی لەبەرەوە خواردنی تەندروست بخۆین سەوزە و میوە لە بیر مەکە بخواردن مەسووتێنە هەوڵ بە خواردنی پاک و باشترین یعنی مەگەڕێ بۆ گەورەترین میوە لە دەرەوە مەگەڕێ بۆ بریقەدارترین میوە بگەڕێ بۆ باشترین میوە. ئێستا وەرزی بەهارە زۆر لە یعنی گیابەهاریەکان هەیە هەوڵ بدرێ بخورێ هەوڵ بدرێ هەمیشە ڕێژەی لەشت جەستەی خۆت ڕابگری مەهێڵە قەڵەو ببی گوێ لە جەستەی خۆت بگرە هەمیشە ئێمە ئەگەر هەندێک خواردن بخۆین کە پێمان نەکەوێ بەسبەینەیە هەستەکەی تۆ بێزاری بێتاقەتی چەند جار ئێستا ئەکی دەوانەی کە گوێی لە منە ئەڵێ ڕۆژێک هەیە هیچت نەکردووە کە چی بێزاری بێتاقەتی لەشت ناساغا بەخۆ تا بڕۆرەوە بزانە ڕۆژی پێشتر چ خواردنێکت خواردووە ئەم خواردنە ئەکید بە تۆ ناکەوێ لەبەرەوە هەڵی کەمکردنەوەی بە هەوڵی خۆراکی تەندروست بە باڵانس کە هەمیشە هەڵ ئەبژێری خۆراک دوای خۆراکی تەندروست بکەوە دوای ئەوە بکە کە سفرەکەت ڕازاوە بێ بە هەموو جۆرەکان نەک بە تەنیایەک جۆر وەڵام من بەس حەزم لە ئەوەیە حەزم لە شتی سوورکراوەیە حەزم لە ئەو شتانەیە نە ئاگاداری جەستەی خۆمان بە ئێمە وەکو ژن پێویستەمان بەوەیە کە ئاگاداری جەستەی خۆمان بین چەند ئاگاداری جەستە بین ئەوە نە ئەتوانین خۆمان بپارێزین و لە ڕێگەشەوە مناڵەکانیشمان بپارێزین.